ئەمە هەڵەبجەیە، ئەوەش قوربانیەکەیەتی کە ڕژێمی بەعسی ڕووخاو میلەتەکەمانی تووشی ئەم کارە ساتە کرد. 5,000 هاوڵاتی هەڵەبجەی شەید کرد. ئێستاش کە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا، هەڵەبجەیەکان نایانەوێت پێشوازی لە کەسانێک بکەن کە داڵدەی ئەو کەسانیان داوە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە خوێنی ئەم میلەتەیان ڕشتووە و میلەتی کوردیان تووشی مەینەتی و ماڵکاولی کردووە. لایەنێکی سیاسی لەم بانگەشە هەڵبژاردنە کە یالیانی ئەوە بکا کە ئەو کەسانی کە هاوکار بوون بۆ سەرکوتنی گەلی کورد ئێستا لە شارێکی وەکە هەولێر یاخود لە شوێنێکی دیکەی کوردستانە دەژین و داڵدە دراون. ئەمە نیگەرانێکی زۆری لای ئێمە کە سوکاری شەیدان دروست کردووە کە ئەمە بەتەئکید یەکێکە لە نیگەرانەکانی ئێمە کە لێرەوە ئەیبیسین کە ئەوانە لە شارە کوردیەکانە بەداخەوە بە جۆرە جۆرەکان لەژێر پەردا ئەژین و ڕەنگە موچیان لە کەسوکاری سەربەرزی شەیدان بەرزتر بێ. پارتێکی سیاسی شانازی بکا بە داڵدانی بەعس و ئەوانەی کەوا ئەنفالوکی مەمارانیان کردین کە ئەمە هیچ قسە و هیچ مانایەکی جوانی هەڵناگرێ و بگرە بێمنەتیە بەرامبەر هاوڵاتیان و بەرامبەر بە تەنانەت ئەوانەی کە دەنگدەری خۆشیانن. لەبەرەوە بەداخەوە ئێمە وەکو هەڵەبجەیەکان وەکو کەسوکاری شەیدان ئەمانەت ئەم قسە دڵگرانی کردین ناڕەحەتی کردین و ئەم پارتانە شانازی بە دڵدانی سەرانی بەعسەوەکەن. خۆزگە شانازیان بۆ بکردایە شاری هەڵەبجەکە شارێکی قوربانیە، شارێکی وێرانە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەم شارە خزمەت بکرایە، نەک لەوەی کە تۆ بیت وێرانکەری ئەم شارە داڵدەبیت و شارازیش بکەی بۆی کە تۆ ئەمانە داڵدەدا و بیکەی بە پیاوەتی و بیکەی بە منەت بیخڕۆشیتەوە بە خەڵکو. ئێمە وەک خۆمان ئەگەر بۆ ئەوان سەربەرزی بێکە ڕووکەن ئەم شارە ئێمە شەرمەکەین. چۆن ڕوویان دێ چۆن ئەتوان بێنە ناو شارێکەوە کە سەر تاپای هەموو ماڵێکی سەر تاپای کوچە و کۆڵانەکانی پڕە لە یادگاری شەهیدەکان و هەموو ماڵێکی ماڵی و خانەوادەی سەربەرزی شەهیدانە ئەوانیش بکەرانی ئەو تاوانە گەورە گەورانیان لە ژێر دەسەڵات و سوڵتەی خۆیانە ئێستا داڵدەیا و ئەوانیش دێنە ئێرە سبەینە قسەی گەورە گەورە بۆ کەسوکاری شەیدان و بۆ کەسوکاری سەربەرزی شەیدان ئەکەن. نازانم سبەینێ وەک باکەشەی هەڵبژاردن چۆن ڕویان دێبێنە بشارە لە کاتێکە چەندین ساڵە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاریان بۆ بشارە نەبووە و ئێستا دێن ئەو کەسانەی کە کەسوکاری ئەمەیان ئەنفالوکی ماباران کردووە داڵدەیانەدەن و وەک پێشتریش کە چۆن هەوڵیان داوە سەرانی حیزبی بەعسیان پەرکێشی کوردستان کردو و پایتەختی کوردستانیان داگیر کردووە. ئێستاش هاتوون شانازی بەوەکەن کە سەرانی ئەو حیزبی بەعسیان داڵدەداوە. ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان وێنە ڕاستەقینەکە دەبینن، دەزانن کێ خزمەتیان دەکا و کێش داڵدەی سەرانی ڕژێمی بەعسی ڕووخاو دەدات کە دەستیان بە خوێنی ئەم گەلە ستەمدی دەسوور بووە. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.